سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. لە پانێڵێکدا لە کۆربەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زەنکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بەشدار بوو لە گفتوگۆیەکدا لەگەڵ مارتن چۆلۆف ڕۆژنامەنووس لە ڕۆژنامەی گاردیانی بەریتانی. بارزانی لەو پانێڵەدا لەسەر دوو پرس قسەی کرد. یەکێکیان پشکی هەرێم لە بودجەی گشتی عێراق و ئەوەی دیکەش پرسی کۆچبەرانی کورد لە سنوورەکانی ئەوروپا. بارزانی بە ڕۆژنامە بەریتانەکەی وت پرسی کۆچبەران جێگەی نیگەرانی قوڵی ئێمەیە. سەلامەتی کۆچبەرانی کورد لە سنوورەکانی ئەوروپا بەلامانەوە گرنگە. وتیشی ئەوانەی لەوێن خەڵکێکی زۆرن لە وڵاتانی جیاجیاوە هاتوون لەوێ گیریان خواردووە بەڵام خەڵکی کوردستانیشی تێدایە. بارزانی باسی فشاری لەسەر هاوڵاتیانی هەرێم و ئەو کەیسانە کرد کە کۆچبەران پێشکەشی وڵاتانی ئەوروپایان کردووە. وتی ئەو خەڵکانەی ئێرەیان جێهێشتووە لەژێر هیچ جۆرە فشارێکدا نەبووە، بەڵکو ئەوان بە شێوەیەکی زۆر یاسایی سەردانی ئەو شوێنەیان کردووە و هیچ هێڵێکی ئاسمانی گەشتکردنی قەدەغە نەکردووە. بارزانی وتیشی پرسە گرنگەکە ئەوە نییە، ئێمە چاوەڕێی گۆڕانکاریەکان دەکەین. ئەوەی گرنگە لێرە بیڵم ئەوەیە کە بەداخێکی زۆرەوە هەندێک زانیاری نادروست بڵاوکراوەتەوە بۆچی ئەوانە ڕۆشتون و بۆچی لەوێن. لەبارەی کێشە داراییەکانی هەرێمەوە بارزانی جەختی لەوە کردەوە ئەگەر بوترێت کێشەی دارایی هەیە ئەمە ئاساییە، بەڵام قەیرانی دارایی خەتای حکوومەتی هەرێم نییە. هەروەک دەزانن ئێمە کێشەمان هەبووە لەگەڵ بەغدا کە ساڵانێکی زۆرە لە ساڵی 2020 و 2021دا زیاتر لە 12 مانگ لەو دوو ساڵەدا بودجەمان لە بەغداوە بۆ نەهاتووە. هەر لە میانی بەشداریکردنی پانێڵەکەدا ڕێوەز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان وتی عێراق پێویستی بە سەقامگیری هەیە لە ڕووی پاراستنی سەروەری سنوورەکان. دەژڵێت عێراقێکی بەهێزمان دەوێت لە ڕووی سیاسی و ئابووریەوە. گەلی ئێمە ئارەزوومەندانە قبوڵی کردووە جارێکی دیکە لەگەڵ عێراقێکی نوێدا مامەڵە بکات. سەرۆکی پەرلەمانی کوردستان جەختی لەوەش کردەوە هەمومان پێداگیری لەسەر ئەوە دەکەین دەستور وەک خۆی جێبەجێ بکرێت. بەڵام ڕاستیەک هەیە، ئەویش دەبێت ئێمە شتێکی دیکە لە خۆماندا بگۆڕین. دەبێت نوخبەی سیاسی بڕوا بەخۆی بێنێت ئەم وڵاتە لە سیستمێکی مرکزیەوە گۆڕانکاری بەسەردا هاتووە و بووە بە دەوڵەتێکی فیدرالی. عێراقێکی بەهێزمان دەوێت لە ڕووی سیاسی و ئابووریەوە. وەزیری نەخۆی حکوومەتی هەرێم ئاشکرای دەکات ئەوانەی ڕێگرن لە ئاساییکردنەوەی دۆخی شنگال هەروەها بەشێک لەو چەکدەرانەی پاکەکە لە شنگال دایناون هیچیان عێراقی نین. ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێم لە دیداری زانکۆی ئەمریکی لە دهۆک ڕایگەیاند دۆخی شنگال زۆر هەستیارە و بەشێکی ئاسایی نەکردنەوەی دۆخەکە و جێبەجێ نەکردنی ئەو ڕێکەوتنەی لە نێوان هەرێم و عێراقدا هەیە لە ئەستۆی پاکەکەیە. وتیشی ئەوانەی ڕێگرن لە ئاساییکردنەوەی دۆخی شنگال بەشێکیان عێراقی نین و چەکداری پارتی کرێکارانی کوردستان پاکەکان. بەشێک لەو چەکدەرانەی پاکەکەش لە شنگال دایناون عێراقی نین. نزیکەی 2 ساڵە ڕێکەوتنی شنگال لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم واژۆ کراوە و تا ئێستاش ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە. پسپۆڕێکی ئابووری عێراقی هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی مادە خۆراکیەکان لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان ئاشکرا دەکات و دەڵێت دەبێت حکوومەت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بگێڕێت. نەبیل موسەوی پسپۆڕی بواری ئابووری لە لێدوانێکی ڕۆژنەمەڵیدا ڕایگەیاند ئەو شەپۆلە وشکە ساڵیەی جیهانی گرتووەتەوە کاریگەری هەبووە لەسەر پاشەکشەیەکی گەورەی بەرهێنانی مادە خۆراکیەکان کە ئەوەش کاریگەری لەسەر بازاری عێراقیش هەبووە لەبەرەوەی بەشی هەرە زۆری مادە خۆراکیەکان لە بازاڕەکانی عێراقدا لە دەرەوە هاوردە دەکرێن و دەکەونە ژێر کاریگەری نرخە جیهانیەکان. هەروەها دەژڵێت ڕێکخراوی کشتوکاڵ و خۆراکی جیهانی فاو سەرپەرشتی نرخەکانی خۆراک لە جیهاندا دەکات، بەڵام هۆکار و لێکەوتەکانی دابەزاندنی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار ئەمەش کاریگەریکی گەورەی لەسەر نرخی مادە خۆراکیەکان لە بازاڕەکاندا هەبووە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هۆشداری دەداتە بێلاڕوسیا کە بەکارهێنانی کۆچبەران وەک چەکێک دژی ئەوروپا ڕێگە پێنەدراوە. نێت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند پێویستە بێلاڕوسیا کۆتایی بە کۆمەڵێک کردەوە بێنێت کە پێشتر کردوێتی لەوانەش بە سیاسیکردنی پرسی کۆچبەران. ناوبراو ئەوەشی خستە ڕوو پێویستە بێلاڕوسیا پرسی کۆچبەران وەک چەکێک دژی ئەوروپا بەکار نەهێنێت. لە ماوەی ڕابردوودا بێلاڕوسیا ڕێگەی بە کۆچبەراندا بە لێشە و بچنە سنوورەکانی پۆڵندا و ئەمەش نیگەرانی ئەمریکا و ئەوروپای لێکەوتەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوەرە.